الله کاک کەمال. من کۆمەڵی دادگەری کوردستانم، خاوەن خەرمانی سەروەری داستانم، شنەی شەماڵی گەرمیان و جێستانم، ڕەنجی خاکم بەیامی شەهیدانم، ڕەنجی خاکم بەیامی شەهیدانم. سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە قەزای خەلیفانین لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری کوردستان. دیارە لێرە بانگەشەی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان بەڕێوەچێتن و ئەندامان و کادیرانی ئەنجومەنی خەلیفان کارەکەن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان ژمارە 285 بەگشتی لە سنووری مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستان و سەرجەم ئەنجومەنەکان، کادیران و بەرپرسان و ئەندامانی کۆمەڵ بە گوڕوتینەوە کارەکەن بۆ سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری. ئەیانەوێ لیستی کۆمەڵی دادگەری چەندین کورسی بەدەست بهێنێتن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئێمە ئەندامان و کادیرانی کۆمەڵ لەم سنوورە ئەدوێنین لەبارەی بەڕێوەچوونی کارەکانیان و سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان لەم ناوچەیە. فەرموون بینەرمان بن. بەهێزی بیر و باز و هەست و هۆشێ، بەقاوە ڕوورە و جۆش و خرۆشێ، بەهێزی بیر و باز و هەست و هۆشێ، بە دڵسۆزی و بە خەمخۆری بەرۆشێ. کارەکانی کۆمەڵی دادگەری لە سنووری مەڵبەندی سۆران چۆن بەڕێوەچێت؟ بەناوی خۆی بەخشندی میهرەبان هە لە سەرەتای سەهڵانی بانگەشەوە ئێمە لیژنەی تایبەتمان پێکەنا لە تایبەت بە بانگەشەی هەڵبژاردن کارەکانی خۆی دابەش کردەوە بەسەر ئەنجومەنەکان و ئۆرگانەکانی سنووری مەڵبەندە. سوپاس بۆ خۆی گەورە کارەکانی بڵێ بانگەشەی هەڵبژاردن بە شێوەیەشی باش ڕۆیشتووە. تیمەکان تا ڕادێشی پێویست کاری خۆیان کردووە بە مەیدانی چونە ناو خەڵک، لە ناو جەماوەدانە، لە ناو بازاردانە. ئەو ئەرکانی کە بێم سپێدرا بوون لە لیژنەی باڵا بۆمان هاتبوون. سوپاس بۆ خۆی گەورە بە ڕێک و پێچی ئەدامان کردوون. ماستا گوڕوتینێکی زۆر لە ئەندامانی کۆمەڵی دادگەری ئەبینین بەگشتی وە لە سنووری مەڵبەندی سۆران بە تایبەتی. ئەم گوڕوتینە لە چیەوە سەری گرتووە؟ چۆن ئاوا بە گوڕوتین کار؟ طبعاً ئەندامانی کۆمەڵ باوەڕی تاویان هەیە بە مەسەلەی هەڵبژاردن کە دەزانن پرۆسەیەکی سازازنووسە زۆر گرینگە و ئەندامانی کۆمەڵ ئەم کارەی بانگەشەی هەڵبژاردن وەکو بەشێک لە عیبادەتی ئەگەن بە ئەرشی سەرشانی خۆیان زانی و بە دڵسۆزن لە کارەکانیاندا. بۆیە ئەم شتە وای کردووە کە ئەندامان بە گڕوتینەوە بە شەو نخوونیەوە مادون ناسانە شەو ڕۆژ تیمەکانیان ئیشەکەن کارەکەن لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە لە سەردانی مەیدانیەوە بە تەلەفۆنەوە بە هەڵواسینی پۆستەراتی لە کاندیدانەوە لیستەوە. سوپاس بۆ خی گەورە شەو ڕۆژ خەریکن بەردەوا من وەلێشی بێتاقەت نابە گوتم کە دەبینین خەڵکانێک کەن لە سەریانی بنەمایەکی پووز شەو ڕۆژ ماندوون شەو نخۆنیەکەن دەبێت ئەمە ئەولاترین ئێمە گڕوتینە زیاتر بیتن و شەو نخۆنی زیاتر بکەین چکە بوو ئەوە بە ئەرکێشی گرنگ ئەیزانین لە کاری ئیسلامیدا و وەکو عیبادەت سەیر ئەەکەین چونکە سەرخستنی لیستی مسلمانان ئەرکێش سەرشانی مسلمانانە ئەبێت مسلمان هەمیشە گەرم و گوڕ بیت بەتین بێت، نابێت دەستە و سام بێت، دەبێت شەو نخۆنی بکات تا ئەو لیستێ سەر ئەکەوێتن. ئێوە کە لە نێو خەڵکدان و سەردانی خەڵکەکەن چاوەڕێی چتان لە خەڵکی ناوچەکە بەگشتی هەرێمی کوردستان هەیە و داواکاریستان لە جەماوەری ناڕازی لە هەرێمی کوردستان؟ وەڵاهی من لێرەوە بە خەڵک ئەڵێم بە جەماوەری هەرێمی کوردستان ئەڵێم بەو خەڵکە لە سۆز ئەڵێم کە خەمخۆری ئەو دینەن خەمخۆری فەقیر و هەژارن. ئەوە لیستی کۆمەڵ لە ئارادایە کە دەنجی پێ بدەن متمانە پێ بدەن. لە 30 ساڵی ڕابردوو بۆمان دەرکەوت هەردوو حیزبی علمانی فەشەلەن هینەیە لە ڕووی دیموکراسیەت، لە ڕووی ئابووری، لە ڕووی دارایی، لە ڕووی سیاسی، لە ڕووی ئەخلاق، لە ڕووی دین، لە هەموو ڕوویەک حیزبی علمانی فەشەلی هینەیە. خەڵک ئەبێ ئەو جارە چاوکراوە بێت، ئەبێت چاوساق بێت، ئەبێ ڕاستی یعنی بەرپێی خۆی ببینی بەرەوەی هەنگاو بنێت. یعنی 33 ساڵە درۆ لەگەڵ خەڵک ئەکەن. کاتی ئەوە هاتی خەڵک ینی هەڵوێستی خۆی دەرببڕێت بە جوانی بە ڕاشکاوانە بەبێت ترس و گۆڕانکاری بکات هەرچنێ بێ ئەو موچەی ئەو داهاتی کە خوراوە کە هیچ ماڵێک نییە کە قوتی نەدزرابێت کە ژێوی ژین دەستکاری نەکرابێت. هەمووش باش ئەزانن کە حکومەتی هەرێم لە ڕابردوو چۆن مامەڵێک هاوڵاتیان کردووە حتا لەگەڵ داکێتیم فەقیر
کەم دەرامەت حتا دەستکاری پارەی خەسەخانەی هیوایان کرد نەخۆشخانەی هیوایان کرد کە دەستکاری سندوقی خانەنشینیان کرد ئەوانە لە هیچ شتێک ناگەڕێنەوە کاتی ئەو هاتێک کە خەڵک یعنی بەڕاستی لەو خەوە غەفڵەتە ڕاپەڕێت بە خەبەر بێت بە ئاگا بێت هەتاکەی فێڵی لێ بکرێت ئێستا کاتی ئەوەیە کە خەڵک هەڵوێستی بوێرانەی دەرببڕێت کە دەنگ بە حیزبی سەرڕاست دڵسۆز کە لە هەرێمی کوردستان کە هەنا ئەو کۆمەڵە ئەوە یەکگرتووە کە ئەم دوو حیزبانە ڕازگۆ بوون لەگەڵ خەڵکدا ئەبێت بەڕاستی خەڵک ئەو جارە خۆی یەکلاکاتەوە دەنجی خۆی نەفەوتێنیت و نوێنەری ڕاستەقینی خۆی بنێتە پەرلەمانی عێراق. مامۆستا بە کورتی دوا پرسیارمان کۆمەڵی دادگەری جیاوازی چێ لەگەڵ لایەنەکانی تر خەڵک بۆ دەنگ بە کاندیدانی کۆمەڵ بدات. کۆمەڵ هەر لەسەر دروستبوونیەوە تا ئێستاش لە ناو جەماوەردا بووە خۆیدا نەبڕیوە حیزبێک بۆ ڕازگۆ بووە سەرڕاز بووە دەمڕاز بووە خیانەتی نەکردووە نوێنەرانی لە هەر شوێنێک ببن خەڵک شانازی پێوە کردوون لە هەر پۆستێک دیان نەبن ئەمین بوون دەستپاک بوون دلێر بوون بوێر بوون بدڵ سۆزانە ئیشی خۆیان ڕاپەڕاندیە ئەتوانن نوێنەری ڕاستەقینی خەڵک بوون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين حق حمد والصلاة والسلام على محمد صلى الله عليه وسلم لوی دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەین کە لە هەموو تاوان و هەموو گوناحێک بە دوور بین و خەڵک بە دینی ئیسلام نەبی بە هیچ شتێکی سەرفراز نابی بەخوای بە هیچ شتێکی سەر ناکەوین لە دنیا و لە قیامەتا ئیلا بەو دینەی نەبی ئینجا با خەڵک هەتاواری خۆڵدار و بەرد و ئەوەی بدا بەخوای لە ئاخیری هەموو زەرەرەکەین هەمومان ئەوەی دەنگ لەو دینەی بە دوور کەوین زەرەرەکەین بەبێ عەق و حیسابی بەڕاستی ئینشاءڵڵا دەنگش پێ ئەدەین و بە ئیزنی خوای گەورە سەرمان دێخی لە دنیا و لە قیامەت ئینشاءڵڵا. شۆڕشی چاکسازی و ئاوەدانی ئەوەی ڕاستی و ڕەسەنایەتی و جوانی شۆڕشی چاکسازی و ئاوەدانی ئەوەی ڕاستی و ڕەسەنایەتی و جوانی خێراتنی کاک ئازادی بەڕێز دەکەن بە خێراتنی ئەوم برایانەکەن وەڵاهی بەڕاستی کۆمەڵی ئیسلامی خەرک ئەگەر بێزەمیرە نەکە لە خێر و چاکەی زیاتر لەو میلەتە هیچی نەبووە هەم لە ڕووی پەروەردە و هەم لە ڕووی بانگەواز و لە هەم ڕووەکان ینی ئویس بەشی خاوین و چاکە ئەوانەیە کۆمەڵی دانا ئەگەر بەراوردیان دەکە خەرچی دیکە بکەی بەخوای زۆریان فەرقا خەرکیی ڕازگۆنە خەرکەشی بە ئەمەک و بە وەفانە یعنی سانی بەسە ئەوە چەند هەربژاردن بێن چەند بەلێنا بە خەرچە دەن ئەو فەرق و جوایزە ئەو ناعەدالەتیە خەرک دەبی بزانی خەرک بە هاخەت پێ برێم خەرک ئەدی کەنجی تێئەگا کەنجین یعنی بەزانی هەموو جار هەربژاردن دێ سەر وعدان بە خەرچە دەن وعدەکانیش هەر ئەوەندەیە هەتا هەربژاردنی خەلاسەبی. بە خێراتنی جەنابت دەکەین ئێمە کە لە ناو کۆمەڵی دادگەریدا کۆبووینەوە تەماشا ئەکەین سەرکردەیەکی بوێری چاونەترسی نەگۆڕمان هەیە و ئەوانەی لە دەوری کۆبووینەوە هەموویان شایستن بەتوانان خاوەن بیر و باوڕی نەگۆڕن بۆیە شایستەی ئەوەنە کە دەنجیان پێ بدرێ و بگەن بە شوێنی خۆیان و ئەو ئەمانەتیان پێ بسپێدرێ ئەو ئەمانەتە ئەمانەتێکە کە خوا لەسەر شانی ئێمەی دانایە و ئەبێ ئێمەش دەنگ بەو کەسانە بدەن کە شانازی بەو دینەوە ئەکەن. بسم الله الرحمن الرحیم پێشەچی بە خێراتنەوەکەم لۆیێ دەنگ بدەن بە کاندیدانی کۆمەلی ئیسلام کۆمەلی دادگەری ئینسانی خاوینن ئینسانی ڕازگۆنە ئینسانی پاکن ئینسانی بە هەلوێستن دایم دەگە عەقدانە دایم دژینە عەقن دۆستی عەقن خەرک داوا لە هەموو دۆست و خزم و برادری خۆکەم و دەنجیان پێ بدەن چونکە لە قیامەت سەربەرزە بن لە دنیاش سەرشۆڕ نابن لۆی خوای گەورە فەرمی وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان یارمەتی یەکدی بدەن لەسەر چاکە یارمەتی یەکدی مەدەن لەسەر گوناح و تاوان و خەرابە و دوژمنایەتی. تەنها بەنای خوای گەورە بەڕاستی ئەو گڕوتینەی ئەو ئەندامان و ئەو لایەنگران و ئەو هەواداران و ئەو خۆشەویستانی ئێمە بە میوانی ئەچین بۆ ماڵیان وامان لێ دەکا ئەوەندە گەرم ببین
خەڵکی ئێمە زۆر گەشببینە تەفاعلوا بالخێری تەجیدوه خەڵکی ئێمە زۆر متەفائیلە زۆر سەرکەوتووە و جێگیرە بە ئیزنی خوای گەورە و چاوەڕێی مفاجعەی گەورەش دەبین ئینشاءڵڵا. گەورەبوونی کۆمەڵ بەهێزبوونی کۆمەڵ سوودی بۆ چێ هەیە؟ گەورەبوونی کۆمەڵ گەورەبوونی یعنی ئەخلاق و جوانی و مزگەوتەکان و تەدریس و مامۆستا و حجرە و بەهێزبوونی کەرتی تەندروستە بەهێزبوونی عەدالەتە لە کوردستانی بەهێزبوونی سام و هەیبەتی ئیسلامیە لە ڕووی ئەوانەی کە دەیانەوێت تەربیەی ئیسلامی تێک بدەن لە خوێندن لە شوێنەکانی خوێندن لە مەدرسە و لە قوتابخانە و لە مەعهەدەکان و لە کولیەکان و لە هەموو شوێنەکانی تر گەورەبوونی کۆمەڵ و بەهێزبوونی کۆمەڵ بەهێزبوونی دینی و ئیمانی خەڵکە بەهێزبوونی ئەمنیەتە بەهێزبوونی بەقووەتبوون و دەوڵەمەندبوونی جیرفانی ئەو خەڵکەیە بە حەلاڵی بە ئیزنی خوای بۆ خەڵکی کوردستان هەیە دەنجی خۆیان بە کۆمەڵ بدەن کۆمەڵ کورسیەکانی زیاد بێ لە ئەنجومەنی هونەرانی عێراق بەو پەڕی قەنەعەتەوە دەڵێم هەر کەسێک دەنگ بە کۆمەڵی دادگەری بدە قازانج دەکات لە لای خوای گەورە لە دنیاش چونکە لە لای خوای گەورە لێ بە عیبادە دەنووسێ لە قیامەت بۆی بە عیبادە دەنووسێ لە دنیاش دەبێتە سەبەبی ئەوەی ئەو کاندیدانە بە ئیزنی خوای گەورە شتی چاک بکەن بۆ تەوتین شتی چاک بکەن لە بۆ گەرمبوونی ژیرفانی ئەو خەڵکەی چارەسەربوونی موچە بە ئیزنی خوای گەورە چکە بەڕاستی یەک نەفەری مەسام و هەیبەتی چەندەها خەڵکی ئەوانی هەیە چونکە ئێمە بەدەستی پاکەوە چوین و بە شتی چاکەوە چوین و بە دڵسۆزیشەوە چین و بەجێرەی شریعەتش ئەجوولینەوە خوای ڕەب العالەمینش بەرەکەتی تێدەخا ئینشاءڵڵا. کاتی ئەوە نییە دەسەڵاتدارانی هەرێم سزا بدرێن بەس نییە 34 ساڵە خەڵک چەوسێننەوە کار بۆ خەڵک ناکەن وەکو پێویست دڵنیام خەڵک لەوە تێگەیشتووە و جوانش سزان دەدەن بە ئیزنی خوای گەورە ئەو زارش مەفاجعەی دەبینین ئینشاءڵڵا. پێشەشی دەستخۆشتان لێ دەکەم بە ناوی خوای گەورە و میهرەبان وڵای برانی بەڕێزی خۆشەویست ئێمە لە کوردستانە ژین واقعی کوردستان تقریبا بۆ ساڵانشی دوور و درێژە دوو حزبی دەسەڵات دار بە هەموو شێوەیەک خەڵکی کوردستانیان چەوساندێتەوە یەک لەو چەوسانەوە هیچ هاوکاری خەڵکی ناکەن بە سینگێکی فراوان بە دڵسۆزی بۆ موچەخۆرانی کوردستان بە هەموو شێوەیەک یانوێ بەس ژیرفانی خۆیان پڕبی خەڵکی ڕووقاتی ڕووی تێ بکە لە ڕابردوش ئەوە دیارە و پێویست بە ئەوەی ناکە بەڵگا بەس ئێمە داوا لەو خەڵکێکن دەبێت ئەوەی تەجربەدار کرا و ئەوەی تاقی کراوەتە دووبارە تاقی نەکرد و تاقیکردنەوەیشی بەهەڵا بە زولمە و تعدا لە خەڵکی کردووە خەڵکانێکی دلسۆز هەڵ خەڵکێک هەر کاندیدێک کە ڕوو لە خوابی بە بێگومان زولمش لە خەرچی ناکە داوا لە خەرچی هەرێمی کوردستانەکەم کاندیدانی کۆمەڵی دادگەری سەر بخەن بۆ ئەوەی ڕوو لە خوان و ئینشەڵا هیوادارم لە داهاتوشدا ژیان و قوتی خەڵکی خۆش بکەن و خەڵکی لەو سەرمەساری و دەنگە ساڵیە دەربێنن ژیانێکی خۆش و بەختەوە و کامەرانی فراهم بێنی ئینشاءڵڵا. دژی زۆرداری و گەندەڵی دەواستێ پەیمان لەگەڵ خوا میللەتم دەباستێ دژی زۆرداری و گەندەڵی دەواستێ پەیمان لەگەڵ خوا میللەتم دەباستێ هەتا خەباتم ڕانەواستێ سەر بەخۆی کوردستانە هاتوویتە بانگەشەی لیستی کۆمەڵی دادگەری چی وای لە تۆ کردو بەی لێرە ئامادە لە خۆشیە و سانازیان پێواکەمەوە کۆمەڵی دادگەری چ جیاوازیەکی هەیە لەگەڵ حیزبەکانی تر زۆر جیاوازی هەیە کو جیاوازی نییە جیاوازی هەیە ئینشاءڵڵا سەرکەوتووە بن ئینشاءڵڵا نازیحە بن ئینشاءڵڵا چەندە دڵت بە کۆمەڵی دادگەری خۆشە داوای چ لە هاوڵاتیان وەلا زۆر دڵم پێخۆشە شانەنازی پێواکەم چ داواکاریت لە هاوڵاتیانە دەنگ بە کاندیدانی کۆمەڵ هاوڵاتیانە دەنگ پێ بدەن دەنگ پێ بدەن ئینشاءڵڵا پێی قورعانە پێ و دینی بدەن ئینشاءڵڵا سەرکەوتووە بن ئینشاءڵڵا نازیحە بن ئینشاءڵڵا خوای گەورە ئینشاءڵڵا دەنگا بە دەستینێنەوە زاراری ئینشاءڵڵا سەرکەوتووە بن ساڵانێک کە خەڵشێرێمی کوردستان لە ناخۆشیدان خزمەتگوزاریان پێشکەش ناکرێتن موچیان لە کاتی خۆی پێ نادرێت کاتی ئەوە نییە کە خەڵک دەسەڵاتدارانی هەرێم سزا بداوە دەنگ بە کاندیدانی کۆمەڵ بدا بەێ وڵای پێویستە دەنج خۆیان پێ بدەن گەندەڵیە نەمینێ ئەو ناخۆشی و نەعازێتە نەمینێ ئینشاءڵڵا
خەڵکەکە هەموو دەگەڕێتەوە دەنجی خۆ بە کۆمەڵ دادگەری دەدا و کۆمەڵ دادگەری زۆر باشە و لۆ فەقیر و هەژار و کەم دەرامەت و هێتی مەکان و هەموو خەڵکەکی زۆر زۆر باش تێدا. چیت لە کۆمەڵی دادگەری بینیوە لە هاوکاریکردنی خەڵکی هەژار کەم دەرامەت؟ وڵا زۆرم شتێ دیتێ زۆر باشن ئەو فەقیرانەیە ئەو خانی و شتیانە و دروست دەکرێ و ئەو هەموو شتی زۆر باش دروست دەکرێ و یارمەتی خەڵکی دەمداری خەڵکی زۆر پەروەردە دەکەن و فێری شتی باشیان دەکەن و زۆر شتی باشم تێ دیتە. سەرەتا بسم الله الرحمن الرحیم بەرنامەیان قورعانە و لە بەرنامەی پەیام و هەر قسەیەکی ئەکەنەرین بسم الله الرحمن الرحیم لە وەختی بانگیدا تێبانگ ئەدا بەرنامەی برین هاوکاری غەزەیە کە سندوقەی بەخشینیانە هەیە هاوکاری فەقیر یەکەن هەژاری خانی لەدایکە هێتی ما ئەکەن کاندیدیانشین بەڕاستی مەلایە و جیاوازیەکیان هەیە لەگەڵ لایەنەکانی تر لەگەڵ حزبەکان؟ وڵات جیاوازیان زۆر زۆرە وڵا ئێستا ئەو پارە و نەفت و لەوە دەستی پارتی وێچێتە لەوە دەستی وابایە هەموو خەڵک ساحب خانوە بوو گەنجنی تینا پاریان ئەبەخشی هەموو شتیان خەڵکیانێک کە خەڵکی کوردستان خزمەت گوزاری و پێویست پێشکەش ناکرێ موچیان پێنادە پێویست نییە خەڵک لە ڕۆژی دەنگدان دەستەڵاتداران بەرێوەڵا بەرلا لە هەندێک چاکن سەزایان بدەن دەنجیان پێ نەدەن دەنجێ بە کۆمەلی ئیسلامی بدەن ڕاستگۆنە بەڕاستی دەستپاکن. باوەڕوورە و جۆش و خرۆشە بەهێزی بیر و باز و هەست و هۆشە باوەڕوورە و جۆش و خرۆشە بەهێزی بیر و باز و هەست و هۆشە بە دڵسۆزی و بە خەمخۆری بەڕێز و خۆشەویست ئەوەی بینیتان گەرم و گوڕی ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی دادگەری کوردستان بوو لە قەزای خەلیفان کەوا شەو ڕۆژ کارەکەن بۆ ئەوەی کاندیدانی کۆمەڵ و لیستی کۆمەڵی دادگەری کوردستان ژمارە 285 سەرکەوتوو بێ و دەنگێکی زۆر بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە ڕۆژی 11 بەدەست بهێنن. کادیرانی کۆمەڵ شەو ڕۆژیان خستۆتە سەریەک هەر لە سەردانکردن و سەردانی ماڵ بە ماڵ و بانگەشەکردن لە شار و شارۆچکەکان هەروەها لە ڕێگای تەلەفۆن هەروە هەڵواستنی پۆستەر و فلێکسەکان. ئەوەی من ئەبینم ماندووبوون لە کادیرانی کۆمەڵی دادگەری کوردستان نابێنم زۆر بە گەرم و گوڕی کارەکەن لەم هەڵبژارنە و ئومێدیانەکەوە کاندیدانی کۆمەڵی دادگەری کوردستان کە کاندیدیان کردوون بۆ ئەنجومەنی نوێنەرانی عراق دەربچن و دەنجی پێویست بەدەست بهێنن تا بەگەیشتن سەربەخۆی کوردستانە مەباسە سەربەخۆی کوردستانە مەباسە من کۆمەڵی دادگەری کوردستانە خاوەن خەرمانی سەروەری داستانە شنەی شەماڵی گەرمیان و جێستانە ڕەنجی خاکە بەیانی شەهیدان